گەرسەیری ڕۆژمێری ساڵ بکەین ڕۆژێک نابینیت یادی شەهیدێکی یەکێتی نیشتیمانی کوردستانی تێدا نەبێت. ڕۆژێک نابینیت کە ڕۆڵە نەبەردەکانی ڕێبازی مامجەلال گیانی خۆیان لە پێناو بەرگریکردن لە حەق بەخت نەکردبێ. شەهیدی فەرماندە شێروان عەبدوڵڵا ئەمین ناسراو بە شێرۆ مەخموری یەکێکە لەو شەهیدانەی کە لە سەرەتاکانی لاوی تێکەڵ بە ڕێخستنهێنیەکانی کۆمەڵی ڕەنزەران دەبێت. شەهید شێرە و خانەوادەکەی لە مەخمور ببوونە مۆتەکەی پیاوانی ڕژێم و دارودەستەکەی. شێروان عەبدوڵڵا ئەمین کە یەکێبوو لە تێکۆشەرە ناسرا و بزێ و ئازاکانی ئەو دەڤەرە. شێروان هەر لە مناڵیەوە خولیایی سیاسەت و پێشمەرگایەتی و هەروەها عەشقی خەبات لە پێناوی ئازادی سەربەستی ملەت و نەتەوەکەی بوو. شەهید شێرۆ مەخموری لە ژیانی پێشمەرگایەتی پێشمەرگەیەکی ئازا و بێر و چاونەترس بووە. لە گرتنی ڕەبیە و مۆڵگەکانی دوژمن لەبەرەی پێشەوە بووە. لە چالاکی ناوشار بەور ئاسا بەعسیەکانی بەرەو مەرگ دەبێت. بە یەکێک لە پێشمەرگە قارەمانەکانی کەرتی دویتی پێشتا هەفتی قەرەسووق دادەندرا. کاک شێروان عەبدوڵڵا کە لە بنەماڵێکی شۆڕژێر و خەباتجێڕی دەشتی هەولێرن و کوڕێکی باڵابەرز، کوڕێکی لە ڕوخسار جوان، کوڕێک هێمن لەسەرخۆ، کوڕێکی بەردەوام لە پێشمەرگایەتی لەو ڕۆژێک کە بۆ پێشمەرگە تا ئەو ڕۆژێک کە شەهیدیش بوو بۆ چرکەیەکدا نەبرا، بەڵام کەسێکی جەسوور، کەسێکی ئازا، خەسارەتێکی گەورە بوو هەم لە هێزی پێشمەرگە، هەم لە کوردستان، هەم لە خودی خانەوادەکەشی، چونکە لەبەرەوەی خانەوادە دەکەی چەندی شەهیدی تریشیان هەیە. لە پێشمەرگایەتیدا شەهید شێرۆ مەخموری بەشداری دەیان شەڕ و داستانی لە بەرامبەر ڕژێمی بەعسی لە ناوچوو کردووە. لە نەبەردەکانی تیپی هێشتا هەفتی قەرەسووق و مەڵبەندی سێ ڕۆڵی قارەمانانەی هەبووە. ڕاپەڕینی بەهاری ساڵی 1991 بەشداریی کاریگەری کردووە لە ڕزگاکردنی شاری هەولێر و دەوروبەری و جێدەست و هەڵمەت و بازوو شەهید شێرۆی پێوە دیار بووە. بۆ پێشمەرگە کە بووە پێشمەرگە شێرۆ بەڕاستی پێشمەرگەک بوو جیاواز بوو لەگە هەموو پێشمەرگەکان کە تەمەشان دەکرد پیاوەکی زۆر ئازا، زۆر ئاقل، زۆر خزمدۆز، زۆر لەسەر هاوڕێکانی تووشی زۆر کێشە دەبوو دیفاعی لە خەڵک دەکرد. ئینسانێکی یعنی دڵی ساو بوو، زۆر زۆر ئازا بوو، بەڕاستی کۆڵی نەدا هەتا شەهید بوو. ئێستاش دوو کوڕی بەجیمایە ئینشاڵڵاوان تەمەەن درێژ دەبن هەر ڕێگای باوکیان نەگرنەوە ڕێباز و ڕۆس. ئێم خانەوادە ئێمە حەوت شەهیدمان هەر لە خانەوادەکەی خۆمانداوە. شەهید شێروان عەبدوڵڵا ئەمین ناسراو بە شێرۆ مەخموری لە ساڵی 1968 لە گوندی خورمەڵە لەدایک بووە. لە ساڵی 1985 پەیوەندی بە ڕێخستەنهێنیەکانەوە دەکات و دواتر لە ساڵی 1970 دەبێتە پێشمەرگە لە کەرتی دویتی پێشتا هەفتی قەرەسووق. بەشداری چەندان شەڕ و داستان و نەبەردی و چالاکی ناوشاری کردووە و لە ڕزگاکردنی شاری هەولێر لە ڕاپەڕین بەشداری کارای دەبێت. لە دوای ڕاپەڕین لە هێزی ئامادە ئەرچی پێدەستپێردرێت. لە ژیانی پێشمەرگایەتی زیاتر لە 3 جار بریندار بووە. شەهید شێرۆ مەخموری لە ڕۆژی 21 لەسەر 22 مانگی دوی ساڵی 1994 لە شەڕێکی داسەپا و بەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان لە گوندی پیڕەش لە نزیک شاری هەولێر شەهید دەبێت و دەچێتە ڕیزی کاروانی نەمرانەوە. کاروان مەسعود، گەلی کوردستان، هەولێر.